وەکو ئەوەی هەمومان ئەزانین کە گۆشتی سوور پڕ لە کانزا و ڤیتامینەکان. بەڵام من لەم ڤیتیە پێتان ئەڵێم کە زیاد بەکارهێنانی گۆشتی سوور ئەبێتە هۆی مەترسی لەسەر ژیانمان. با بزانین ئەو مەترسیانە چین. شارەزایانی بواری خۆراک هۆشداری دەدەن لە خواردنی گۆشتی سوور. پسپۆڕانی خۆراک بەردەوام خواردنی گۆشتی سووریان قەدەغە کردووە، هەرچەندە هەندێک سوودی هەیە، وەکو بڕێکی زۆر لە پرۆتین و پێکاتە خۆراکیە گرنگە جۆرەکان. سنووقی جیانی توێژینەوەی شێرپەنجە پێشنیاری کردووە کە لە هەفتەیەکدا لە 3 ژەم گۆشتی سوور زیاتر نەخۆی. ڕوونیشی کردوتەوە کە زیاتر لەوە دەبێتە هۆی هەندێک کاریگەری لاوەکی نەرێنی. دڵ و خوێنبەرەکان زۆر خواردنی گۆشتی سوور کاریگەری لەسەر دڵ دەبێت، بەپێی ئەو قسانی دکتۆر لیزایۆنگ کە بە گۆڤاری ئەمریکی ئیتدسی وتووە کە تایبەتە بە خۆراک. ئاماژەی بەوەش کردووە ئەو خۆراکانی کە گۆشتی سوور و پرۆسس کراویان زۆرە پەیوەندیان بە زیادبوونی مەترسی توشبوون بە نەخۆشەکانی دڵ و خوێنبەرەکانەوە هەیە. توێژینەوەکە لە مانگی ئابی ساڵی ڕابردوودا لە گۆڤاری توێژینەوە بڵاوکرایەوە. ئاماژە بەوە دەکات خواردنی ڕۆژانی بەشێک لە گۆشتی سوور ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان بە ڕێژەی نزیکەی 122 زیاد دەکات. خواردنی چەوریێتێرەکان سیدنی گرین پسپۆڕی خۆراک دەڵێت زۆر خواردنی گۆشتی سوور بڕێکی زۆری چەوری تێر لەخۆ دەگرێت، بۆ پێی پارچەیەک لە بربڕی پشت نزیکەی 8 گرام چەوری تێر لەخۆ دەگرێت کە نزیکەی 140 ئەو شتانە دەکات کە جەستە پێویستێتی. ئەو بۆ ئیددسی ڕوون کردوتەوە کە خواردنی چەوریێتێرەکان ڕێژەی کۆلیسترۆلی زیان بەخش لە لەشدا زیاد دەکات، هەروەها لەوانەیە ببێتە هۆی ڕقبوونی خوێنبەرەکان کە بریتیە لە کۆبوونەوەی پلاکی کۆلیسترۆل لە دیواری خوێنبەرەکاندا کە ڕێگری لە ڕۆیشتنی خوێن دەکەن. کالۆری چەوری تێر بەشدارە لە زیادبوونی کالۆری، ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی کێش. ڕەنگە یەک ستیک یەکسان بێت بە 614 کالۆری لەگەڵ ژماری چەوری کۆی گشتی 46 گرام، واتە 166 بەهای ڕۆژانە بە پشتبەستن بە خۆراکی 2000 کالۆری. گرین پسپۆڕی خۆراک ڕایگەاندووە خواردنی گۆشتی سوور ڕۆژانە وەکو سەرچاوی سەرەکی پرۆتین دەبێتە هۆی کاریگەری لەسەر تەندروستی کۆندامی هەرس. ئاماژەی بەوەش کردووە توشبوون بە گەڕانەوە و سکچوون لە ئەنجامی ڕیجیم کە ڕێژەیەکی زۆری چەوری تێدایە. ئەو پسپۆڕە ڕوونی کردوتەوە کە گۆشتی کەم چەوری وەکو مریشک و کەڵەشێر و ماسی پەیوەندی بە کەمبوونەوەی مەترسی توشبوون بە زۆرێک لە نەخۆشیە درێژخایەنەکانەوە هەیە، چونکە ئەم پرۆتینانە ڕێژەی ترشە چەوریێتێرەکان و کۆلیسترۆڵی کەمیان تێدایە.